لە کەسایەتی شەید ڤیان سۆراندا لەژێر دروشمی کەس ناتوانێت ڕووناکیمان تاریک بکات شەیدبوونی هەموو هەڤاڵانمان بەبیر دێنینەوە. ئێستاش لەسەر ئەم ئەساسا بانگەشتان دەکەین بۆ دەقەیەک وەستان بۆ گیانەپاکی شەیدان. ئێستاش ژیاننامەی شەهید ڤیان سۆران بفەرمونون. مێژوویەک پڕێتی لە داگیرکەر و ستەمکار لێوان لێوە لە خوێنی بەناوە قڕژاو پڕێتی دەڕووی دەمامەکراوە مێژوویەک پڕێتی لە ساتەوەختی دووباری هەڵکشانی قوچەکی دەسەڵاتداری و پیاوسەلار مێژوویەک کە سەروەریەکانمانی زەوت کرد و ئێمەی لە خۆمان دوورخستەوە ئێمەیان کردە ئەوی دیکە مێژوویەکە لە جێی ژیان مردنی سەپاند لە جێ ڕووناکی ئێمەی لە تاریکستاندا نەقوم کرد کراین بەجن کراین بە هاوڕێی شەیتان و فیتنەباس وەک هەڵاوەڕ پێناسەکراین و بێدەنگ کراین بە ژنی کچی دایکی ئەوی دیکە بەڵام ڕووبارێکی تری مێژووش هەیە نەنووسراوە نەگوتراوە. ئەمڕۆ حەڤەهەمین ساڵ ڕۆژی چالاکی گیانبازیەکەی ژنە تێکۆشەر و پێشەنگی گەلی کورد شەهید لەیلا والی حسەی ناسراوە بە ڤیان سۆران. لەم یادە پیرۆزەدا سڵاو و لە ڕۆحی پاکی سەرکردە گەریلای ئازادی شەهید ڤیان سۆران دەکەین. لە کەسایەتی شەهید ڤیان سۆراندا جارێکی دیکە هەموو شەهیدانی ڕێگەی ئازادی و سەرکەوتن بەبیر دێنینەوە و سەری ڕێز و نەوازش لە بەرامبەریان نەوی دەکەین. وەک ڕێکخراو ژنانی ئازادی کوردستان ڕەژاک بەڵێنی بەردەوامیمان بە خوێنی شەهیدان دووپات دەکەینەوە. هەڤاڵ ڤیان سۆران یەکێک بوو لە ژنە تێکۆشەرەکانی ڕێگەی ئازادی کە هەر لە منداڵیەوە دەرکی بە زوڵم و ستەم و سیستەمی دەسەڵاتداری و سەردەستی و پیاوسالاری لە ناو کۆمەڵگا کردبوو. لە پێناو دۆزینەوەی چارەسەری و بنبڕکردنی ئەم ئەقڵیەتە لە ناو کۆمەڵگا و دروستکردنی کۆمەڵگایەکی ئازاد ڕێگەی تێکۆشانی دەگرێتە بەرەو گەریلایەتی و فکری ئازادی دەکاتە دەرەچەی ڕزگاربوون لە کۆیلایەتی. هەر بۆیە بە تێکۆشان و قوڵبوونەوەی فکری و ڕوبەڕووی ئەو عەقڵیەتە کۆنە بووەتەوە کە ژنی کۆدگیر و بێئیرادە کردبوو. هەڤاڵی فەرماندە ڤیان سۆران بە بەشداربوونی بۆ ناوڕیزەکانی گەریلا شۆڕشێکی لەسەر ئاستی کۆمەڵگەی باشوور پێکهێنا و بە زۆرترین خزمەتی بە تێکۆشانی ئازادی ژن کرد. لەو باوەڕەدا بوو کە کۆمەڵگەی باشووری کوردستان پێویستی بە تێکۆشانی ئازادی ئەویش لەسەر بنەمای فکر و پارەدامی ڕێبەری گەلی کورد بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بوو. بە دروشمی ژن ژیان ئازادی ئەم هەنگاوەشی بۆ وەرچەرخانێک تاوەکو لەسەر دەستی هەڤاڵ ڤیان خەبات و تێکۆشانی ژنان لە باشووری کوردستان بەرەو پێش بچێت و ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە هوشیارکردنەوەی ژنان لە کۆمەڵگادا و توانی ببێتە ژنێکی پێشەنگ و ڕۆشنکەرەوەی ڕێگەی تێکۆشانی بەشێکی زۆری ژنان و بەشداربوونیان بۆ ناوڕیزەکانی گەریلای ئازادی کوردستان لە ڕۆژی ئەم ڕۆژدا ئەو خەبات و پێشکەوتنەی ژنان لەبیر لێرە بەڕێوە دەچێت. ڤیان بە تەمەن زۆر گەنج بەڵام بە بیرکردنەوە مرۆڤێکی گەردوونی. هەڤاڵ ڤیان تەنها لە چوارچێوەی ژنێک یان تەنانەت کوردێکیشدا بیرکردنەوەی نەبووە بڕیاری بەشداربوونی لە تێکۆشانی ئازادی گەلەکەیدا نەداوە، بەڵکو وەکو مرۆڤێکی گەردوونی دەرکی بە هەموو ئەو ناحەقی و ئەو نادادی و ئەو ستەمانەی سیستەمە دەسەڵاتدار و فیۆداڵ و زلهێزەکانی دنیا و داگیرکەرانی کوردستان کردبووەوە تێگەیشت بوو. و لەو چوارچێوەیەدا وەکو لە پەیامەکانیدا هەیە وەکو لە ڕێپۆرتاژەکانیدا هەیە هەڵگری کۆمەڵێک فکری قوڵ پەیامی بەهێز ئیرادەی بەهێز کە وەکو خۆی ئاماژەی پێیەکاتکە ئەو سەرۆکایەتەکەی بە ژیان دەبینێت و بەبێ ئەو ناتوانێت بژی. کۆمەڵێک خەونی گەورە کۆمەڵێک ئامانجی زۆر گەورە و گەردوونی
کە وەکو ژنێکی کورد وەکو کچێکی گەنج خەونەکانی تەنها ژیانێکی ئاسایی و سادە و ساکار نییە کە وەکو هەر کیژێکی دیکەی کورد هەر ژنێکی دیکەی کورد کە بیری لێ دەکاتەوە بەڵکو بەو تەمەنەکەمەوە هەست و بەرپرسیارەتی خۆی لە بەرامبەر چواربەشی کوردستاندا ئابینێ بۆ یەکێک لە خەونەکانی ئەوەیە کە بگاتە باکووری کوردستان یەکێک لە خەونەکانی ئەوەیە کە لە نزیکەوە ئەو مناڵانەی کە بەرد ئەگرنا ئۆتۆمبیل و زرێ پۆشەکانی داگیرکەران لە تورکیا و باکووری کوردستاندا لە نزیکەوە ببینێت و لە ئامێزیان بگرێت هەڤاڵ ڤیان جگەلەوەی کە تێکۆشانی لە باشووری کوردستان و چیاکانی کوردستان کردووە لە ڕۆژهەڵاتی کوردستانیشدا بە ناوی مەهتاب یەکێک بووە لە پێشەنگەکانی کە ئەم شۆڕشە و ئەم فکرەی گەیاندۆتە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو گەنجێکی ڕۆژهەڵاتی لە نووسینێکدا ئاماژەی پێکات کاتێک کە ئەبیستن شەهیدێکی بەم ناوە هەیە سەرەتا نایناسن بەڵام دواتر ئەزانن ئەڵێت لە یەکێک لە نووسینەکانی ئەو گەنجە باسی دەکاڵێت ڤیانەکەی پەکەکە و لەیلاکەی سلێمانی هەر مەهتابەکەی خۆمان بوو مەهتابەکەی ڕۆژهەڵات بوو بۆیە بە ناوی مەهتاب لەوێدا بەردی بناغەی ئەم تێکۆشانە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەنێت وەکو کە خۆی سوێن دەخوات کە وەڵام دەرەوە بێت بۆ بانگەوازیەکانی ڕێبەر ئۆجەلان لە یەکێک لە پەیامەکانیدا دەڵێ کە ڕێبەر ئاپۆ تۆ زۆر باسی ژنت کردووە لە باشووری کوردستاندا بە تایبەتی لەو پەیامەی کە دەڵێ شۆڕشی باشوور شۆڕشی ژنا من ئەمەوێ وەڵام دەرەوە بم بۆ هەموو گەلی کوردی نیشتمان پەروەر و بەرخۆدانوان مێژوو ئەوەی سەرماندووە کە گەلی گورتکەرێکی قارەمان و خۆبەختکارە سەرڕای سیاسەتی نکۆڵی قڕکردن بە عەرەبکردن و بە تورککردن و بە فارسکردن بە هەموو کەم و کورتیەکانی خۆیەوە هەبوونی خۆی پاراستووە و لە مێژوودا نەسراوەتەوە بەردەوام دەوڵەتە داگیرکەرەکان و تویانە تۆ مەرگ تورک بیت یان عەرەب و فارس بیت مافی مرۆڤ ئاسا و ژیان و مافی هاوڵاتی بوونت هەیە دەوڵەتانی زلهێزی جیهانیش بەبێ ڕاوەستان دەفکرن کە چۆن و کەی و لەکوێ لە پێناوی بەرژەوەندی سیاسی خۆیاندا کوردان وەک پەیوەنێک بەکاربێنن و یاریەکان قازانج بکەن توێژی سەردەستی کوردان واتە بەکرێگراوانی کوردانیش لە پێناوی بەرژەوەندی تەسکی حزبایەتی و بنەماڵەیی و تاکە کەسی خۆیاندا بەردەوام لە هەوڵی هەڕاجکردن و بازرگانیکردنی گەلی ڕەشدەری کوردن گەلی کورد لە ڕۆژێکدایە کە نمونەی لە هیچ لایەکی جیهاندا و لە مێژوودا نەبینراوە گەلێکی گۆشەگیرکرا و تەنیایە و وەک کۆمەکی تاوانبار و تێکدەر دەبینرێت ئەمڕۆشەش بە درێژایی 5,000 ساڵ هەیە لە دژی ئەمە کوردان ئەوەندەی توانیانە لە بەرامبەر بە هەزار شەڕ و کوشت و بڕین و کۆچبەرکردن و بە ئێشێکی مەزنەوە تەنیا خۆیان پاراست و هاتوون هەتا سەدەی 21ەم سەرک ئاپۆ و دەفتەری ڕزگاری نەتەوەی کوردستان بە درێژایی زیاتر لە 30 ساڵ مداخەلەی ئەم ڕۆژەی کردووە و ئەم ڕۆژگەلی کوردی هێناوتە ئاستی تێکۆشانێکی وەها ئیدی تەنیا خۆپاراستن و کوشتن و بڕین وەک قەدەرێک پەسەند ناکات پڕ بە دنیا هاوار دەکات و هەوڵی دوایی هێنان بە تریژەردەکانی دەکات و دەیەوێت دەستی چارەسەری و دیموکراسی و ئاشتیانی بۆ درێژ بکرێت کەچی ئەو دەوڵەتانی بەناو پارێزەری مافی مرۆڤی جیهان و نەدەوڵەتانی داگیرکەری سەر کوردستانیش نەک تەنیا وەڵامی دەستی ئاشتی نادەنەوە بەڵکو هەتا دوایی بە وەحشیەتێکی مەزن و بە شەڕ و فشار وەڵام دەدرێتەوە و تەسلیمیەت و نۆکەرەتی بەسەردا دەسەپێنرێت ئەمەش گرێدراوی بە کۆمپلۆی نێودەوڵەتی لە چوارچێوەی کۆنسێپتێکی نوێدا بەڕێوە دەچێت ناوی ئەم کۆنسێپتەش بێڕوومەتکردن و شکاندنی ئیرادی کوردی سەربەخۆیە واتە کورد ئینکار ناکات بەڵام چارسەریکی بێسەرۆک و بێپەکەکە بە بنەما دەگرێت بۆیە شتێکی ڕێکەوت نییە کە لەلایەک هێرش دەکاتە سەر گەریلا و گەلی چالاکەڤان و سەرۆک و لەلایەکی دیکەشەوە کوردە گوێڕاڵەکانی خۆیان خستۆتە ناوەندی پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوینی مەزنەوە و بەڵێنی ئاوادانکردنەوەی دەوڵەت و ستاتۆیەکی گرێدراوی خۆیانیان پێدەدەن وا دیارە ساڵی 2006 زۆر بەگەرمی تێپەڕ دەبێت دوژمن شەڕی هەمەلایەنی ڕاگەاندووە پەیتا پێکی دەهێنێت لەسەر ئەم بنەمایەش پێویستە ئێمەش وەک گەلی کورد لە هەر لایەک تێکۆشانێکی هەمەلایەنە و بەهێز پەیڕۆ بکەین و ساڵی 2006 تەنیا وەک ساڵی خۆپاراستن نابێت بەڵکو بیکەینە ساڵی دیاریکردنی چارەنووسی کوردان و چارەسەری بکەینە ئامانج